هل لبرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەتوندی لەسەری دواوە. تەنانەت براینە ئەتوانم بڵێم یەکێکە لە گەورەترین کەبائیرەکان بە ئیجماعی زانایانی ئیسلام. تەماشا کە پێغەمبەری خۆشەویستمان لەبارەیەوە چی ئەفەرمێ؟ ئەفەرمێ لە حەدیثی صحیحە کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە: لا يدخل الجنة نەمام، کەسی دوو زمان هەرگیز بەهەشت نابینێ و ناچێتە بەهەشتەوە. لە ڕوایەتێکی تریا لا يدخل الجنة قتات، هەر یەک معنای هەیە. هەروەها لە صحیحەینا لە بوخاری مسلمە هاتووە لە عەبدوڵڵای کوڕی عەباسەوە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای دوو قەبرە تێپەڕ بوو. فەرمووی موسڵمانان ئەم دوو قەبرە ئێستا عەزاب ئەدرێن. عەزابیش ئەدرێن لە شتێکە کە سووک بوو ئەیانتوانی بە ئاسانی نەیکەن، بەڵام نەکبەتی ئەمانە ئیبتیلا بوون بەو دوو گوناحەوە، بۆیە ئێستا عەزابی قەبر ئەدرێن. لەبەرەوە زانایانمان ئەفەرمن لە هۆکارەکانی عەزابی قەبر ئەم دوو گوناحن، یەکێک لەوانە ئەمانن. أما إنهما ليعذبان وما يعذبان في كبير. بقصد ونية أم جناح بيغمرة فرمية جورنية جناحك جورية بلام آسان بخواني لي باريزن. أما أحدهما فكان يمشي بالنميمة، يكيك لم دو قبر كبهوي أو جناحوا عذاب دريا جناحك بريتيا لدو زماني دهميا. وأما الآخر فكان لا يستتر من بوله، للرواياتك لا يتنزه من بوله، يعني خوي لا ميز باكنا أكرتوا، يعني تاراتي ناقرت. كسيك لكات ميز كردنا لكاتي تارات قرتنا خوي باكنا أكرتوا. يان لواني بلي خوي دانا أبوشي للرواية كيترا، يعني زور جوي ناداتي خلق بي بينن خلق ني بينن. لبرأوة زانایان من ئەفەرمن شێوازی تارات گرتن و خۆپاکردنەوە زۆر گرنگە، لەبەر ئەوەی ئەبێتە هۆی عەزابی قەبر. ئەمە معنای ئەوە نییە تۆ وەسواست بۆ دروست ببێ لە خۆپاکردنەوە، نا، بەو شێوازە خۆت پاک بکەیتەوە یان ئادابەکانی خۆپاکردنەوە بەجێ بێنی لە کاتێکا دەستە گەیەنتە ئاو لە بەرچاو خەڵکداچی و کاتێکیش خۆت پاکەکەیتەوە بە جوانی خۆت پاکەیتەوە بەبێ زیادە ڕەوی. هەیە ئەڕوا کاتێ میزەکایەشتان میزەکە لە ناو گیانێ ماوە هەڵەسێ، یعنی پەلە ئەکا، هەشە زۆر ئەبێنێتەوە زیادە ڕەویەکە و هەردووی خراپە. بەڵکو ئەوەی کە ئینسان تەئمین بوو کە گیانی هیچی تیان نەماوە خۆی پاکەکاتەوە.